ئەم شارەوانە بوو بەس بەڕاستی تەپانیان دەستەی داگۆشی لە مامۆسایی ناڕازی ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا لە سەر شەقامی سالەم گربوونەتەوە و داوای ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا دەکەن. لە ئێستادا شەقامەکە دادەخەن، ئەوەی دەبینن ئەگەر هاوکاربێنەکان بگوێزێتەوە شەقامی سالم دادەخەن و داوای ئەوە دەکەن کە هەرێم و بەغداد ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی کە مافی موچەی مامۆسایان و موچەخۆران دابیکرێت. ماوەسە سڵاوی لێبێ داواکاریەکانی ئێوە چیە ئەمڕۆ لێرە؟ وەڵی نەک وەکو گەلی کوردستان هەموو عالەمەزانە کە داواکاریەکانی ئێمە ئەمە نزیکەی 14 ساڵە تەنها بۆ دزینی موچەی ئێمە یعنی کێشە دروستەکەن لەگەڵ بەغایە. ئەگەرەوە تا حکومەتی عراقیڵێ ماڵیانە موچەخۆران بە کاملی ئەنێرم تەنها داوای 120 ملیار دینارەکە لەگەڵ ئەو نوتەی کارڕوە 230,000 لەوانەیە بە ڕسمی وەرگێ 230 میلیۆن بەرمیل بە ڕسمی وەرەگرێ خۆ 230 بە دزیەوە فرۆشن. بەڵامی تر ئەوەیە مۆزەف یانی نازانێت چی بکە. بەڕاستی هەر ئەوە ماوە خەڵک ئەگەر هیچ وەڵامێ نەدرێنەوە هیچ ڕێکەوتنێ نەکرێت. وەڵی هەڵوێستەکە بە 500 کەس و بە 1000 کەس ناکرێت. شتەکە بێ گشتگیر بێ. بۆ نمونە خۆپشاندانەکرێت لە تورکیا لە شارە کوردەکانی تورکیا یا لە ئێران بە عام خەڵکەکە و لەگەڵایە. بەس لێرە خۆتەی بینی تقریبان 1000 کەس 2000 کەس یەکێت بەڕاستی بەەوە هیچ شتێ ناکرێت. یعنی دەسەڵاتیش کازانێت 2000 کەس دەستەرژادەیە ئەوە گرنگی پێ نایە. یعنی حەقا ئەوەی کە خۆی بە مافخوراوە زانێ داوای مافی خۆ نەکەی، داوای مافی ماڵ و مناڵە نەکەی، داوای قوتی مناڵە نەکەی، یعنی ژیانێکی کولەمەرجی بەڕێ بکەی بە قەرزاری دەست لە خەڵک پانکەیتەوە ئەمە یعنی پێی ناوترێ ئازایەتی و مەردایەتی. ئەم شارەوانە بوو بەس بەڕاستی تەپانیان بە معارەزە و بە حکوومەتەوە وایان لەم شارە کردووە یعنی گەنجی بەغیرەتیان هەمووی ڕاونا کەسی تیانەمە. دەستەکانە خۆش بێت. بەڵێ ئەوەی کەی بینن لە ئێستادا بەشێک لە شەقامی سالم داخراوە و کە وردە بەنیازن شەقامەکە دابخەن. لێرە چەندین سڵاوی لێ بێ سەرچاوم بەڕێزی سڵاو لە توش. دڵ گوزەرانتان چۆنە؟ وەڵڵاهی زۆر خراپە تا بڵێ خراپە. یەکی لەوانە من کرێچیم مانگێک دوو مانگ سێ مانگ کرێ نەدەم ئەی چوارەم مانگ سەحەبخانە دەرم ناکە تۆ دەسەڵات وەرەوە بەسەر خۆتا بچۆرەوە. من ئەتخەمە سەر چاوم ئەتخەمە سەر سەرم ئێمەش ڕەنجمان داوە. من برایەکم شەیدە برایەکم سزی سیاسیە خۆم هەر جەلالی بووم تا سەر ئێسقان باشە ئێستا تۆ ئاوە پاداشتم ئەیتەوە ئەی تۆ پەروەردەت ئیفلیچ کردووە تەندروستیت ئیفلیچ کردووە هاتووی باڵەخانە بۆ من بەرز دەکەیتەوە. من باڵەخانە چی لێ بکەم؟ کۆمپانیا ئەیکا بۆ سەرمایەدارەکان بۆ دەوڵەمەندەکان ئەی هەژارێکی وەکو من ئاوڕێک بەرەوە لە منیش مناڵی تۆم منیش مناڵی کوردستانم. لەکوێ داوامەکەی؟ من لە قوتابخانەی پێشەوام لە سلێمانی. بۆ نمونە ئەگەر داوام دەست پێ بکاتەوە توانای کرد داوامکردنی هەیە؟ داوام ئەکەم بەڵام بەو ڕوحیەتەی جاران نا. یعنی منیش دڵم بۆ مناڵەکان ئەسووتێ بەڕاستی چکە خۆشم دوو مناڵم قوتابیە حەز ناکەم دا ببڕم لێیان بەڕاستی بەڵام بە ڕوحیەتێکی لاوازەوە ئەچم. سەرچاوم خۆش بەڕێزە. بەڵێ ئەوەی کەی بینن ئەمە لێسادا گربوونەوەی دەستی داکۆشی لە مامۆسایی ناڕازیە کە لێرە ژمارەیەک لەو مامۆستا فەرمانبەرانە هاتونە سەر شەقامی سالم لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا کە ناڕەزایەتیان هەیە داوای ئەوە دەکەن کە ڕێکەوتنی هەرێم و بەغدا بکرێتە وەری جێبەجێکردنەوە کە ئەم بابەتە بەردەوامی هەیە بۆیە ئەوانیش ئەمڕۆ هاتوونەتە ئێرە تاوەکو داواکارگای خۆیان بگەێن لە ڕێگەی ئەوەی کە شەقامەکەدا دەخەن و داوا لە هەردوو حکومەت دەکەن بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوانیاندا هەیە و دابەشکردنی موچە بەسەر مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان.